نەخۆشخانەی گشتی خورماتوو لە ساڵی 1953 بە پێی ڕێژەی دانیشتوانەکەی لەو سەردەمەدا دروست کراوە. لە ئێستادا دانیشتوانی قەزاکە لەسەر 200,000 کەسەوەیە و بەڕێوەبەری هۆبەی فریاکەوتنی نەخۆشخانەکەش باس لە ڕەوشی نەخۆشخانەکە دەکات. لەم شارەیە کە هەرم خستەخانە مۆجودە 50 سەریرە دانیشتوانی ئەم شارە سەرەوەی 200,000 کەسە جگە لەوە کە ئاوارێکی زۆر لەم شارەیە نیشتێجێبوونن و جگە لەوەیش کە شاری دووسخورماتوو ڕێگاگی سەرەکی لەسەرایە بین بەغداد و کەرکووک و سلێمانی و هەولێر حەوادث و ڕۆژانە هاتوچوێ زۆر لەسەر ئەم ڕێگا ڕوەدا ئێمەش خستەخانەکەمان بەپی ئەو توانایی کە هەمانە یعنی جگە لەوەی کە ڕۆژانە خەڵکی زۆر لەگەڵ هاتوچوێە خستەخانەکەمان ڕاستی بچووکە. هاوڵاتیانی خورماتوو خۆزیارن نەخۆشخانەیەکی نمونەی و سەردەمیانە لە قەزاکەدا بۆیان دروست بکرێت. نەخۆشی یەکجا زۆر بووە بۆ ڕوو بکەین لە شارەکان تر سلێمانی و هەولێر و نازانم کەرکووک نازانچی بۆ مستەشفایەکی گەورە لە شارەی خۆمانە نەکرێت یان بۆ نمونە ئەو مستەشفا گەورەیە کە کراوە نازانم چەندێ پارێتی چۆ بۆ تایسە نەتوانراوە تەواو بکرێت. أحيانا تجرى عملية حالة طارئة ينقل كركوك. بۆ هەر حاڵەتێکی بەپەلە و نەشتەرگەری ڕوو لە شاری کەرکووک دەکەین. ئەگەر نەخۆشخانە و پزیشکی باشمان هەبێت ئەو کات ناچار نابین حاڵەتە مەترسیدارەکان بۆ کەرکووک بنێرین. بەڕاستی نەخۆشخانەی خورماتوو کۆنە و زۆر بچووکە. لەسەر تەواوکردنی نەخۆشخانەیەکی 100 قەرەوڵەیی لە خورماتوو بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی قەزاکە زانیاری ئاشکرا دەکات. بڵین لەسەر ئەو کێشانەی کەوا هەبووی لە کاتی داعشا شەریکەکە سحابی کرد کەوتە کێشەی قانونیەوە لەگەڵ وزاری سەحەیە لەم ماوەیە ئەم کێشەی پێش فترەیەکی بەلایس ئەم کێشە قانونیانە هەمووی چارەسەر کراوە ئێستا کتابمان بۆ هاتووە لە وزاری سەحا و بە موافقی وزاری تەخدید ئەم پرۆژەیە لە دەست بکرێتەوە بە عیشکردن لە ناوی جێشی عێراقی لێبوو ئێمەشی تر بە کتابی ڕسمی بە نووسراوی ڕسمی مخاتبەی قایدی عملیاتمان کردووە سەلاحەدین و قایدی عملیاتی لە دووسخورماتوو ئەو جێشە ئامادە بوون سەحبیان کردووە ئێستا ماوەتەوە بەس ئەوەی تر شەریکەکە دەستی پێ بکە ئیتر لە بە گوێرەی ئەو ستاندەرەی کە داڕاوە بۆی بەشکم تاوا بێ ئینشاڵڵا و خزمەتی هەموو شارەکە. بەهۆی بچووکی نەخۆشخانەی گشتی خورماتوو نەبوونی هەندێک بەش لە نەخۆشخانەکەدا زۆرجار هاوڵاتیانی قەزاکە ڕوودەکەنە ناوەندی پارێزگاکان و شارەکانی هەرێمی کوردستان بۆ چارەسەری تەندروستی. ئەوەی خواستی هاوڵاتیانی خورماتووە بوونی نەخۆشخانەیەکی سەردەم و مۆدێرنە لە شارەکەدا بۆ ئەوەی باشترین خزمەتی تەندروستیان پێ بگەێنێت و لە هەندێک حاڵەتە ناچار نەبن ڕوو بکەنە شارەکانی تر. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.